سڵاتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە جوانی و پڕ لە شادی، پڕ لە وزە و پڕ لە خۆشبەختی و پڕ لە تەندروستیتان بۆ ئەخوازم، هەم بۆ ئێوە هەم بۆ هاکاری هاوکارم. بەیانیت باش باشی هیوای باشیت بۆ خوازم. هیوادارم کە ئێوەی بینەر و بیسەری پرۆگرامی بەیانی 24 لەگەڵ ئێمە بن ئەم بەیانیە یەکێکە لە بەیانە جیاوازەکان کە هەموو بەیانێک ئێمە هەوڵی ئەومانداوە بە جیاوازتر دەکەین. ئەم بەیانێش هەوڵی ئەوە ئەدەین کە زۆرترین بابەتان بۆ بخەینە ڕوو ئیتر بابەتەکان ئەوەی کە تەوەری سەرەکی بێت پێیوەستە بە تەندروستی ئەو کەسانی کە لە شتوانیەکەن یا ئەو کەسانی کە لە ناو وەرزشان و ئەمەی تر زۆر هاکار بە یەمە دەست هاکار زۆر لە بابەتان نازان. سڵاوتان لەوێ عزیزان، بەیانیتان باش، زۆر خۆشحاڵینم بەیانێش لەگەڵتانین. بێگومان جگە لەو تەوەرەی کە سۆڤان باسی کرد لە بەیانی 24 گرنگیماندا بە بابەتە ئەدەبیەکان، بابەتە هونەریەکان، هۆشیاری ژینگەیی، ئەمانە هەموو لە بەیانی 24 جێگەی دەبێتەوە. بەیانیان ئەم بابەتانە زۆر گرنگە چونکە بابەتی نەرمن وا دەتوانی هەماهەنگی بە خێرایی لەگەڵ مێشک لەگەڵ جەستەی مرۆڤیش دروست بکات. بەڵام سەرەتا با نامنیشانەکان ببینین بزانین ئەمڕۆ چی ترمان هەیە. لە ستۆکۆڵمی پایتەختی سوید کتێبی ژسیورکێ هاتە ستۆڵم ناساندن و خوێندنەوەی بۆ کرا. شەپۆڵێکی بەهێزی بەفربارین ناوچە شاخاویەکانی باکووری کوردستانی گرتووەتەوە و لە هەندێک شوێن 2 مەتر بەفرباریوە. لە زانکۆیەکی لەندەن ئێلگێکی پزیشکی بۆ پاراستنی تەندروستی دڵ دروست کراوە. دەستپێکی بابەتەکانمان بابەتێکی ئەدەبیە گرنگیدانە بە نووسەری کورد و بەو بابەتانێک کە هەڵی دەبژێرێ بامادەبوونی ژمارەیەک لە کوردانی ئەوروپا و سوێد کتێبی ژەسویرکێ هەتا ستۆکهۆڵم لە کۆڕێکدا لە سوێد ناساندرا و خوێندنەوەشی بۆ کرا و ئەم کتێبێکە پێم وایە باس لە گەنجانیش دەکات. بەڵێ ئەمە یادەوەریەکە یاخود دەتوانین بڵێ ئەم کتێبە یادەوەریەکانی کایا ئیزۆل نووسەر کە باسی چالاکی سیاسی و خەباتی گەنجان و لاوانی کوورد دەکات کە لە باکووری کوردستان چوونەتە ئەوروپا چوونەتە دیاسپۆرا خەباتی سیاسی کوردانیان لەگە خۆیان بردووە بۆیە لەوێ درێژیان پێداوە. لەسەر ئەم بابەتە هاوکارمان ئاوارە هەورامی لە ستۆکهۆڵم و راپۆرتێکی ئامادە کردووە بەیەکەوە دەیبینی. حەز دکرد یان سوێرێک جیەکی تایبەتی ئەوێ هەواڵێک و نەدیتنە ژسیورکێ هەتا ستۆکهۆڵم باس لە بیرەوەری پیاوێک دەکات کە لە سەرەتای لاوێتیەوە هەوڵی داوە خزمەتی کوردستان بکات. کەیای زۆر لە کتێبەکەیدا ئاماژە بە شێوەی دەستپێکردنی چالاکیە کوردیەکان و شێوەی پەیوەندی گرتنیان بە دام و دەستگاکانی سوید و وڵاتانی ئەوروپاییەوە دەکات. ئارمانجا سەرەکە ji بۆ نفشێ پاش me bizane bi Kurdên diaspora çikirine di nav 5 salada li Swêdê me çikirî, li Almanya me çikirî, li welatê din me çikirî, xebatê xwe me çawa pêkaniyê, çawa tesîr li siyaseta wan welata me kirî. Swêd ciyekî pir mühim e ji ber ku gelek karên hêja li vir hatî kirin ew karana xelk nizane, nifşê nû nizan, ciwanê me nizanin. Eger nûsîn nebe, eger pirtûk nebe وقت از وفات بکم او بمرا دچه قرار در و چاو دست بکر سوید گرینگه یعنی لآلمانیا جه خباته بود لفرانسا جه بود. نووسەران و لێکۆڵەرانی کورد لە سوید بەشداری ئەم کۆڕە بوون و پێیان وایە ئەم شێوە گێڕانەوانە و نووسینەوەیان دەبێتە ئارشیوێکی بەهێز و خوازیارنەوەی داهاتووی کورد لێوەی فێری چەندین وانە ببن. تاریخی کوردی سوید، کوردی ئەوروپایە، تاریخی کوردی دیاسپۆرایە تا حتا دەرێکی تاریخی کوردستانی باشوورەش بێک و بەشێکی پڕ مەزن لە ساڵی 91 حتا ڕۆژی ڕەفەراندوم بدەتای تێدا هەیە. هەردووە یعنی هەردووە هەم عالی هەولێر هەم عالی سلێمانی و gelek tiştên hêjayê ku li Swêdê qewmîne herwa tiştên negatif jî ji bo yani tiştekî pir baş e biman. Belgenameyeke yani wek bîranîn gotiye lê wekû belgename ye yani. کەیای زۆڵ خەڵکی سێورکێ باکووری کوردستانە و لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوودا یەکێک لە دامەزرێنەرانی فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان بووە و
هەوڵ و چالاکیەکانی دیار و بەردەوام بوون. ئەمە یەکەم پەرتووکێتی و ئێستاش سەرۆکی ڕێکخراوی دیاکوردە لە دەرەوەی وڵات. نەتەنیا کەیە ئیزۆڵ، زۆربەی نووسەرانی کورد لە دەرەوەی وڵات دەیان هەوێ ڕۆڵی کورد لە دنیا وەکو خۆی بە ئەرێنی بەرز بنرخێنن. ئەوان دەیان هەوێ دەستکەوتەکانی چوار پارچەی کوردستان بپارێزن و بە گێڕانەوە و ئارشیڤکردنی بیرەوەریەکانیان مێژوویەکی نووسراو بۆ کوردانی دەرەوەی وڵات تۆمار بکەن. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم، سوید. لە فڕۆکەخانەی ئەتاتورک لە ئیستەمبۆڵ پێشانگای ناسینی دیاربەکر دەستی پێکرد. جا ئەم پێشانگای زۆر بابەت لە خۆ دەگرێت سۆڤان، یەکێک لەوانە کە بەلای خەڵکی و بەلای گەشتیاران سەرنجڕاکێشە و دەیانەوێ دیاربەکری تێدا بناسن جۆری خواردنەکەیەتی. جا جگەلەوە ئەم پێشنگایە چەند ڕۆژێکە خانێ بۆ مای 5 ڕۆژ بەردەوامە بێت وەک ئاماژەت پێکرد تایدا کولتور، خواردن، جلوبەرگ هەموو ئەوانەی کە ئی سنووری پارێزگای دیاربەکر نیشانەدرێت لە ڕۆژی یەکشەمە شیرینی و پەنیری ناوچەکە ینی پەنیری جیاوازیان هەیە ئەخرێنە ڕوو سەرنجی سەردانکاران بۆ لای خۆیان ڕاکێشن. بۆیە لە با بڵین فڕۆکەخانەی ئیستانبول ئەو جۆرە پێشنگانەکرێت چونکە زۆربەی فڕینەکان دەزانی وەکو ترانزیت لەوەیە خەڵکێکی زۆر ڕەنگە گەشتارێکی زۆر کە سەردانی ئەوەیەکات بتوانێت ئەوە ببینێت. ئەمە بۆ ئەوی کە بۆ ناساندنی کولتوری کوردی زۆر گرنگە کە خۆمان بە نەتوانخانی دیکە بناسین بابی نەربین. بە هەفکاریە پارێزگاریە دیاربەکر، شارەداریە باژارێ مەزن ئا دیاربەکرێ وەقفا هەفگرتن چاند و داناسینا دیاربەکر لە ئیستانبولێ ڕۆژێن داناسینا دیاربەکر دەست پێ کرد. Di pêşingeha goça rojan dê bidome, welatî dikarin ji her alî ve taybetmendî û dewlemendiya Diyarbekirê bibînin û binasin. Kesên di pêşingehê de nûnertiya Diyarbekirê dikin jî balê dikşînin ku Diyarbekir xwedî çand û xwarinên cuda dewlemend e. Diyarbakır son 9-10 yılda li gel aramiya 10 salên dawî li Diyarbekirê heye hewil tê dayîn hemû nirxên Diyarbekir bi cîhanê were naskirin. Armanca me ew e birêya çalakiyên wisa seredana geştyaran ji bo Diyarbekirê zêde bikin. Diyarbekir bi çand û dîroka xwe ya bede û hêjayî van tiştan e. Em welatiyên Stenbolê vedixwînin vê derê. Welatiyên goserdana pêşingeha roja danasîna Diyarbekirê kirine berê xwedane beşê qetayfa Diyarbekir. Hosteyên qetayfa Diyarbekir didin zanîn. Ji aliyê çêkirin û temê ve qetayfê Diyarbekir lê cîhanê navdar e û dê di pêşingehê de 700 kîlo qetayf were çêkirin. Diyarbakır qedayfı bu kadar meşhur eden Diyarbakır'daki sedema navdarbûna qedayfa me ew e ku em gozên xwecihiyên Diyarbekirê û rûnê xwerû bikartînin. Helbet bandora hewayê jî heye. Qedayfa Diyarbekir bi tam û başqelandina xwe navdar e. Em bang li xelkê Stenbolê dikin ku werin li van taman binihêrin. Öyle söylüyor. Kesinlikle tavsiye ediyoruz. İro rojeke pir başı, rojeke pir rinde. Çünkü İro Diyarbakır hatiye li İstanbul Havalimanı. Li Atatürk Havalimanı. İro bütün Diyarbakırlı ve deriye. Tabi Diyarbakır'da ve şey merakçı derbazı ve tabii ki cigara Diyarbakır, peneri Diyarbakır, kadayıfı Diyarbakır. Levre hemu tişteyne. Ama talebe cigari pırı pırı çünkü Diyarbakır'ı en hoş xwarina ve cigari. Diyarbakır tekrar şey mere herkes ve kezeb. Kezeba Diyarbakır'ı pır hoşu. Kezeba hoşumuş Diyarbakır'a ani İro ezde Atatürk Havalimanı bütün İstanbul, kil İstanbul ve kil va dernabe ez gışa bende gışa mı beraber mivane mi cigara melvra pır me pır hazırı kiri hazır pır meze kiri. Welatiyên dixwazin serdana pêşingehê bikin ji bilî otomobîlên xwe yên taybet biriya metroyê jî dighêjin cihê pêşingehê. Xelkê Diyarbekirê yên beşdarî roja danasîna bajêrê xwe bûne bang dikin. İstanbolî xwarinên Diyarbekirê tam bikin.
باسی باکووری کوردستانمان کرد با بچینە ڕۆژەڵاتیش کەمە باسی ڕۆژەڵات بکەین بەڵام ئەوەی ڕۆژەڵات جیاوازت لەبارەی کەش و هەواکەی و قساکەین کە پاییزی ئەم ساڵ ڕێژەی بارانبارین لە ئێران و ڕۆژەڵاتی کوردستان بە تایبەتی بە ڕێژەی 127 کەمتر بووە لە حاڵەتی مامناوەند کە ساڵانە باریوە. بەراورد بە ساڵی ڕابردووش بارینی بەفریش کەمی کردووە بارانیش کەمی کردووە جا سۆمان ئەمە کاریگەری لەسەر کەمبوونەوەی سەوزایی و لەسەر سەوزی سروشتیش هەبووە بەم هۆیشەوە ئاژەڵداران زیانێکی زۆریان پێگەیشتووە چونکە ئێستا ساردیەکە هەیە بەڵام ڕێژەی بارینی بارانەکە و ڕێژەی بەفرەکە زۆر کەمترە پێم وایە لە باشووریش هەر کەمترە بەراورد بە ساڵی ڕابردوو. بەس تۆ ڕۆژە ئاماژە پێکرد بەفر هەیە بەفر لە سەلاجە بەڵێ دابینەربین. وەرزی پاییز بەرەوتەواو بوونە و ئەمساڵ لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ڕێژەی بارینی بەفروباران کەمتر لە پێشبینی و چاوەڕوانیەکان بووە. وشکە ساڵی جیا لەوەی زیانێکی زۆری بەکەرتی کشت و کاڵ گەیاندووە ئاژەڵدارانیشی لەم زیانانە بێبەش نەکردووە. بەهۆی وشکە ساڵیەوە لێرەوارەکان وشک بوون و چیا و گردەکان ئالیکیان لێ نەماوە و شوانەکان ناچارن لە شوێنی دیکە ئالیک بۆ ئاژەڵەکانیان دابین بکەن. ئەمن ئەوە چەند ساڵە شوانم بەهۆی بەفر و بێبارانی 2 ساڵە بێ لە وەڕی و بێوانە چی ڕووی داوەهانەکانە ئەوە هاتووتی نەدە و باغ و باخچانەدا دەناوەختی باغ و باخچە و شتیوای نییە. ئەما چون لە شاخەکان لە وەڕ نەماوە هیچ نییە و هانیژە و پاییزەکی درەنگە باران نەباریوە بارانە چووە بەڕاستی نەباریوە. سەرەڕای وشکە ساڵی و نەمانی ئالیک لە چیاکان حکوومەتیش بەهۆی دۆخی خراپی ئابوووریەوە وەک ڕابردوو یارمەتی ئاژەڵداران ناکات. هەر بۆیەش ئاژەڵداران ناچارن پێداویستەکانیان لە بازاڕی ئازاد و بە نرخێکی زۆر گران بکڕن. هیچ شتێکی نادن بەمە ئەمە دەبی بەگرانی ئەو شتانە بۆ خۆن بکڕین هیچ چارەش نییە نەکری ماڵاتەکەت پێ بەقێو نابین مەڕ و ماڵ زۆر کەم و چەم ئاویتی وەڵای وەختە چەم بۆ خۆ مەڕمە بوو لە 100 ماڵی هەیە ئەلانەکانە 5 ماڵ ئەسلەن نەیماوە مەڕ هەر لەبەر ئەو گریانی و ئەو ئیشکە ساڵی و فەرمانگەی سەرچاوەکانی ئاوی ئێران ڕایگەیاندووە لە سێمانگەی پاییزی ئەمساڵدا ڕێژەی بارینی بەفروباران لە 106 کەمتر لە ساڵی پێشوو لە 127 کەمتر لە مامناوەندی بارانبارین لە سەرانسەری ئێران بووە. چاوەڕێ دەکرێت لە مانگەکانی داهاتووشدا لە پارێزگاکانی ڕۆژاوا و باکووری ڕۆژاوای ئێران کە سەرجەم پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەگرێتەوە ڕێژەی بارینی بەفروباران کەمتر لە ساڵانی پێشوو بێت. کامیل بۆکانی کوردستان 24. جا بابەتێکی دیکەمان هەیە هەر پەیوەست بە پارچەیەکی دیکەی کوردستان بەڵام جیاوازتر لە ڕۆژهەڵات باسی ڕۆژهەڵاتمان کرد کە ڕێژەی بەفر و باران کەمی کردووە ئەم جارە باس لە باکوور دەکەین بەهۆی بەفر و بارانەوە ڕێگە گیراوە ئیترەمە مڵکی خوددایە و بەخۆی دەزانێت چۆن دابەشی دەکا و چۆن دەیبارێنێ و چۆن دەیگرێتەوە شەپۆڵێکی بەفر و باران بارین و سەرما چەند ناوچەیەکی باکووری کوردستانی گرتوێتەوە بەهۆی زۆری بەفربارین ڕێگەی چەندین گونجیرا و ژمارەیەک ئۆتۆمبیلی بار هەڵگر لە ڕێگەکان گیریان خواردووە. جا لە ناوچە شاخاوی بەرزەکانی پارێزگای وان و جۆلە مێرگ نزیکەی 2 مەتر بەفرباریوە حەقەکەی ڕۆژهەڵاتی لە باکوور کردوێتەوە بەفری زۆر ئاستەنگی بۆ جوتیاران و ئاژەڵداران دروست کرد دروستەکە هەکار ئەمەژە بەوە دەکات بەڵێ ئەمە مڵکی خوددایە بەڵام ئەوەندەی بەڵێ کاریگەری هەیە ئەوەندەی مرۆڤ دەستی لە تێکدانی ژینگە هەبووە ئیدی لە وەرزەکانە ئەو چۆنەڵێن هاوسەنگیە دەرئەکەوێت کە ساڵانە جیهان بێگومان بە ئەنجامدانی بە پاراستنی سەوزایی بە پاگراگرتنی ژینگە ئەمانە هەموو کاریگەریان لەسەر کەشووەوە و لەسەر بارانبارین ئەمانە هەموو دەزانم بەڵام وەکو ئەو قسەی کە لە ناچاری بە قەنەعەتی شەوە دەیکەین شت دوزار هەر مڵکی خوددایە و دەتوانێت خۆی کاری دەسەر جا ئەوەی ئێمە لە سەرمانە ئەوەیە کە ئەم نعمەت و ئەم مڵکەی خوددا کە پێی داوین بە جوانی پارێزگاری لێ بکەین بۆیە کە دواتر ئەم گوۆیە خاکیە بە سەلامەتی بمێنێتەوە ماڵی هەمومانە و بتوانین بە ئارامی تیا بژین. ئەمە قسە دروستەکە. پێلا بەرفبارینێ gelek deverên Bakurê Kurdistanê vegirtiye. Li hin deverên bilind yên Colemêrg û Wanê berfê 2 metreyan derbas kir.
ماکینەین کار لە دەرڤە و ناوە باژاران ڕێیان بۆ هاتوچنێ vedikin. Akşamdan beri bölgemizde etkili olan kar yağışı. Ji şeva bûrî ve emriyan paqij dikin. Meriyên gelek gundan vekirin. Ji bo welatî zehmetiyan nebînin, çi ji destê me tê em dikin. Qers divan demanda wek navê xwe qerisiye. Çemê qersê ku rojek berê pêl bi pêl diherikiye niha nîvenîv bûye qeşa. Bi berf û sermayê re di rojekê de 10 pile daketiye û bûye 16 pile jêr sifirê. Beklenen kar yağışı da yağmadı. Qeres duh êvarê gelek sar bû. Termometreyan jêr sifirê 16 pile dît. Em dikarin bêjin sermaya zivistanê li Qersê dest pê kir. Li Erdexanê rêya Erdexan û Çildirê ji ber berf û pûkê hate girtin û barhilgir di rê de man. Rêyên 13 gundan ji berfê hatine girtin. Li gor zanyariyan tenê li Agiriyê rêyên 86 gundan hatine girtin û ji ber sermaya dijwar di vekirina rêyan de zehmetî têkişandin. Li Bîtlîsê barîna berfê wek derfet hate dîtin û tîmên kaşê berê xwe dane çiyayê Nemrûtê ku bo palawantiya werzişên zivistanê xwe amade dikin. اهدی لەسەر بابەتێکی دیکامیش دیسانەوە هەر پەیوەستە بەوەی کە باسی ڕاگرتنی جەستە بکەین یاخود پەیوەستە بەوەی کە چۆن ئاگاداری ئەو نعمەتانە بین کە خوای گەورەیەتی پێمان ئێستا زۆرێک لە خەڵک ئەتوانین بڵێن ڕوان کردوتە هۆڵەکانی لەش جوانی گرنگی بە لەش و جەستەی خۆیان ئەدەن بە شێوەیەکی ئەکادمی کاری لەسەر ئەکەن ماسوولکەکان گەورە ئەکەن شێوازێکی جوان بە جەستە ئەدەن جا لەگەڵ ئەوەشە زۆر خەڵک هەیە تاواکەرە خۆراکیەکان بەکارهێنێت هەر حەزە کاتێک سەر عەزەڵاتەکانی دەرکە یەکسەرەچێت تاواکەرە خۆراکیەکان بەکارهێنێت بابزانین باشە خراپە چییە؟ جا ئەمە بابەتێک کە سۆبان دەتوانین بڵێن هاوسەنگی ڕاگرتن لە نێوان تەندروستی و لەگەڵ وەرزشکردن چۆن بتوانین هاوسەنگی ڕابگرین چۆن بە ژیرانە مامەڵە لەگەڵ وەرزش و لەگەڵ تاواکەرە خۆراکیەکان بکەین ئەمە دەکەینە بابەتی ئەمڕۆی بەیانی 24 لەگەڵ کەسێکی پسپۆر قسە دەکەین ڕاهێنەرێک و پاڵەوانێکی لەشجوانی محەممەد کاکل کە پاڵەوان و ڕاهێنەری لەشجوانی لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە میوانە کاک محەممەد بیانیت باش زۆر بەخێر زۆر بەنگە کاتێک کە تەماشای کەسێکی پاڵەوان و ڕاهێنەرێک دەکەی جەستەکەی سەرنجڕاکێشە وات لێ دەکە بەر لەوەی قسە بکە حەز دەکەی تۆش بڕۆی وەرزش بکەی بێزگەوە لەش جوانەکانانی لەش جوانیەکەن و پاڵەوانن هیچ ئێوە قسەش نەکەن هەر دابنیشن جەستەتانەوە دەست پێ بکەین بە وەرزش و لەگەڵ تەواوکەرە خۆراکیەکان چۆن یاریزانێک کە دێتە هۆڵەکان بە ژیرانە مامەڵە لەگەڵ تەواوکەرە خۆراکیەکان بکات سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە بەهانی کوردستان باش ئەو بابەتێک کە بەڕێز هەڵتان بژاردووە بابەتێک یەکجار گرینگە لەبەرەوەی لە ئێستادا خەڵکێکی یەکجار زۆر ڕوو لە هۆڵە وەرشەکان دەکاتن گرینگە بزانیت چۆنیەتی و دروستی وەرزشکردنەکە و بە هەمان شێوە چۆنیەتی و خواردنی تاواکەر خۆراکیەکان چۆن بەکاردێنێت سەرەتامە پێویستە ئەوە بزانین کە ئەگەر کەسێکی متەکامل ڕۆژانە کە وەرزش دەکاتن چەند بڕی کەلۆری پێویستە و چەند ڕێژەی پرۆتینی پێویستە و چەند ڕێژەی کاربۆهیدرات و بابەتەکانتکە پێویستە هەر کەسێکی ئاسایی پێویستی بە 2 گرام پرۆتین لە کێشی قورسی لەشی هەیە ڕۆژانە کە پرۆتین وەربگرێتن بەڵام ئەوەش بە پێی کەسەکان دەگۆڕێتن بۆ نمونە کەسێک هەیە جەستەی زۆر ماندووە کەسێک هەیە جەستەی بە شێوەیەک ماندوو نیە دەکرێتن گۆڕانکاری لە پرۆگرامەکاندا بکرێتن ئەوەی زۆر گرینگە ئەو کەسێک کە دێتە هۆڵە وەرشەکان سەرەتا کە وەرزش دەکاتن گرینگە بەر لەوەی ڕوو لە تەواوکەری خۆراشی بکە بەرنامەی خۆراشی ڕێک بۆ خۆی دابنێتە بەرنامەی خۆراکی ئەگەر بە 100% ئیلتیزاماتی لەسەر بکاتن من بڕام وایە پێویستی بە تاواکەری خۆراکینە لەبەرەوەی خۆی خودی تاواکەری خۆراکی ناوەکەی لە خۆیتی تاواکەری خۆراکی تۆ خۆراکەکەت ڕێک بوو بەڵێ کرد کەسێک مەسەرەن بۆ منە کەسێکمان هەیە لە دەوامێکە ناتوانێت مەسەلەن بۆ نمونەمە لە ریژ زوانی ئەو شتانێک کە بەهای خۆراکی بەرزە پرۆتینی بەرزە ئەوە بە معیار دادەندرێ بە سەرچاو دادەندرێ بۆ نمونە سینگە مریشکە بۆ نمونە گۆشتە بۆ نمونە ماسیە سەلەمۆنە هێلکەیە کەسێک ناتوانێت لە کارکردندا یاخود قوتابیە یاخود لە ئیشێکدا ناتوانێت ئەو شتە ئامادە بکە بۆ خۆی لەو ڕێگەیەوە ئەمە تاواکەری خۆراکیمان هەیە
ئاسان کراوەتە پاودەرێک لەگەر لە ڕێگەی ئاو یاخود لە ڕێگەی شیر و تێکەڵ دەکرێت دەیخواتن و ئەوەی تاوکەری خۆراک باشە کاپتن بۆچی زۆر جار کە دەستەکەی بە وەرزشکردن ئەتوێت لە سەرتاوە لە سەرتاکانی یەکەم و دووەم مانگ تۆش وەکو خەڵکی تر هیلاکە بیماندووە بیوانی کە دەمێکە لە ناو بوارەکەن حەزەکەی وزەیەکی زۆرت دەستکەوێت کالۆرێکی باشت دەستکەوێت کاتەکەش یان تۆک باس گونجاو بێت بەڵامەڵە نابێت لە یەکەم و دووەم مانگا دەست پێ بکەیت لە دوای 3 مانگ و 4 مانگ دەست پێ بکە هۆکارەکەی چییە مەگەر ئەویش وەرزش ناکاویش وەرزشەکەت بەڵێ بێگومان ئەم حەز دەکەم ئەوە بە نمونێکی بچوو گەڵام دەبم بۆ نوێنگەر ئێمە دارێک بچێنین گەلێک بچێن ئەگەر ڕۆژانە ئاوی بدەین ئەو گوڵە لەبەرەوەی گەشەی بکاتن ڕەنگە سیز بێتەوە بمرێتن دەستەش بە هەمان شێوەیە کەسێک کە تازە هاتۆتە هۆڵی وەرشی سەرەتا وەکو ناساندنێک بەلەشی یەکەم جارێتی دێتە وەرزشکردن ئەگەر تۆ زەختێک و لۆدێکی باوێ سەری ئیستیزابەی جسمی ئیستیزابە ناکاتن گەشە ناگاتن ینی شتێکێک کە تۆ یەکەم جار بۆ من باسی ئەو کەسەکەن کە یەکەم جار دێتە هۆڵی وەرشی کە دێتە هۆڵی وەرشی سەرەتای هەفتەی یەکەمی تەنها لەشی تەشەنووس دەکاتن بەهۆی ئەو خانانەی کە لە جسمی دەکرێنەوە بەهۆی ئەوەی کە پێشتر دەستەی کاری نەکردووە ئەگەر بیەوە دووبارە سەپلیمنت و تاوکەری خۆراکیش بەکاربێنێ ئیسیفادەیەک دەکات بەڵام ئیسیفادەکەی بەو شێوازنێ لەبەرەوەی جەستەی ئامادە نێ و هێشتا ئەو لۆدە ئەو زەختەی بایەختە سەرخۆی هەر کەسە کە تەمرین دەکاتن بیدایەت مانجی یەکەمە تاوکو 5 مانجی دەگاتە جەستەیەکی ڕێک و پێک کە گەیشتە جەستە ڕێک و پێک ئەو کاتە تمۆحی زیاد دەکاتن دەڵێ کاپتن ئەم دەمەوێت جەستەم زیاتر بەرەو پێش بەرم دەمەوێت زیاتر ئاستی خۆم بەرزکەمەوە لەو ڕێگەیەوە ئەمە کۆمەڵێک تاوکەری خۆراکیمان هەیە کاتە لە دوای چەند مانگ دەتوانێت بەکاری بێنێت بە شێوەیەکی گشتی دەتوانێت لە دوای 5 مانگ 5 مانگ بۆ 6 مانگ بەڵام بەو مەرجەی کە خۆراکی تاوا بێتن بەرنامەی ینی زۆر کەس مایە ڕەنگە ساڵێکیش یاری بکاتن بەڵام سیستەمی خۆراکەکەی تاوا نییە یان بۆ نمونە گرنگترین خاڵ ئەوەیە کە خەوی ڕێک نییە بەتابەت ئێستا خەڵکی ئێستا بەداخەوە بەڵێ ینی باسی یاریزانی لەش جوانی نەکەین سەعات 3 و 4 دەخەوێتن دواتر لەو بەرە سەعات 12 و 11 هەڵدەستێتن کە ئەوە هەڵەیە بەداخەوە و سیستەمی خۆراکەکەش بۆ شێوەیەستەیەک دەستین ئەگەر تاوکەریش خۆراکی بەکاربێنی ئیسیفادەشمان نابینی باشە کاک محەممەد ئەمە بۆ کەسێک کە دەیوێت ببێتە پاڵەوان یاخود یاریزانی لەش جوانی بەڵام بۆ کەسێک کە دەیوێت تەنیا جستەیەکی تەندروست و ڕێکی هەبێ ئەمانە پێویست دەکات پرۆتین بەکاربێنن یان ئەمانە تەنیا وەرزشکردن کافیە لە بۆەوە سەرەتا وەرزشکردن بۆ هەموو کەسێک پێویستە ینی ڕۆژێک 24 کاتژمێرە لە 24 کاتژمێر تۆ تەنها سەعاتێک بۆ لەش خۆت دانێت بە لەبەرەوەی جەستێک تۆ حەقی بەسەر خۆتەوە هەیە و سەبارەت بە پرسیارەکەت ئاساییە زۆر ئاسایی دەتوانی بەکاربێنێت دەتوانی بەکارێنێت شخصێک کە بیەوێ تەنها جەستێکی ڕێکی هەبێتن شەنیە تەنها یاری لەرزوانی بکە کۆمەڵی گۆشتتر ماهین گرنگ ئەوەیە وەرزش بکاتن و دەگاتە ئەو لەشەی کە خۆشی مەبەستە بەڵام بەو مەرجەی وەک تازە باسم کرد کە خەوەکەی ڕێک بێتن چونکە لە یاری لەرزوانی جسم دروست ناکرێتن بەڕاستی بەتابەت لە هۆڵە وەرشەکان ینی مەبەستی من ئەوەیە ئەگەر تۆ بۆ تەندروستی وەرزش بکەی پرۆتین بەکارنێنی چییە زۆر ئاساییە زۆر ئاسایی خۆی هەموو کەسێک ڕۆژانە پرۆتین دەخوا بەڵام ئەمە بێ ئاگانێ لێ بۆ نمونە ئەمە هێلکە دەخۆین بۆ نمونە فاسولێ دەخۆین لە خواردنەکان لە گۆشت دەخۆین ئەوانە کۆی پرۆتینە مەسەلەن بۆ نمونە کاربۆهیدرات جیراوەیەکە هەیە ئەو جیراوەیە زۆر ئاسایی وەک باسم کرد تەنها کۆمەڵێک پێکاتێ هەندێک لە شەریکاتەکان لە شیر دروستی دەکەن هەندێکیان هێلکە دروست دەکەن تام و بۆنی لەگەڵ تێکەڵ دەکرێتن بۆ کوالێتی پێشکەش دەکرێتن زۆر باش کاپتن ئەوانەی کە تاوکەرە خۆراکیەکان بەکارهێنێت زۆر جار لەملا لەولا ئەبیستین ئەڵێ بە بەردەوام بەکارهێنانی باش نییە ئەگەریش بەکارت هێنا ئەبێت تۆ خاوێنکردنی گورچیلە بکەیت بۆ خۆت بە خواردنەوەی بۆ نمونە کەرەوز بکوڵێنی و ئاوەکەی بخۆیتەوە جەرگ خاوێن کەیتەوە ئەوەندەش زیانی هەیە کە ئێمە پێویستمان پێ بێت خاوێنکردنەوەی ئەوانە بکەین لە ڕێی خواردنی ئەو سەوزانە و خواردنی دیکەوە سەرەتا هەموو خۆراکێک ئەگەر لۆدت لەسەر لەشت دروست کرد لە بری ئەوەی ئیسیفادەت پێ بگەینێ ڕەنگە زەرەری بۆت هەبێتن بۆ نمونەگەر باسی تاوکەری خۆراکی بکەین پرۆتینات ئەگەر تۆ لەشت پێویستی چەندە بۆ نمونە کەسێکی ئاسایی هەر چلۆیەک لە لەشی پێویستی بە 2 گرام لە پرۆتینە لە کاربۆهیدرات لە 3 کیلۆ بۆ هەر قورسایەک لە چیلۆی لەشی پێویستی پێێتی ئەوە وەکو کەسێکی ئاسایی بەڵام ئەگە بگەینە پاڵەوان ئەوانە ڕێژێکی زیاتر وەردەگرین پرۆ پاڵەوانمان هەیە ئەوانە ڕێژێکی زۆر زیاتر وەردەگرن ئەگەر بگاتە حاڵەتێک کە هەست دەکاتن بەو مەرجەی تاوکەری خۆراکی بەکاربێتن کە کێشەی گورچیلە و جگەری نەبێتن ئەگەر ئەو ڕێگەیەک هەیە کە ڕێگری بکرێلەوەی کە بێگومان ئەو کاتە ئەو تاوکەرە خۆراشەوە ناگری بۆ نمونە کەسێک کێشە لە جگەری هەیە مەسەلەن بۆ نمونە ڕێژەی کریاتینی بەرز ئەو کاتە خواردنی ئەو خواردانە کە کریاتین بۆ نمونە گۆشتی سوور کە ڕێژەیەک لە کریاتین تێدایە
کەمتر وەردەگریتن وەردەگری بەڵام بە شێوەیەکی معیاری زۆر کەم لەبەرەوەی جەستە پێویستی پێێتی ناگاتە ئەو ڕێژەی بکە بکاتە لیڤلی خۆی لیڤلەکەی بەرزکاتەوە ئاساییە دەتوانێت ڕاضە بکە و کێشەشینی ئێوە خۆتان ببوورە چونکە هەر لەسەر ئەو بابەتەیە هاکاریان ئێوە خۆتان پاکردنەوەی گورچیلە و جەرگ بۆ خۆتانەکەن چی ئەکەن ئەگەر بتانەوە بەڵێ زەمان ئەوە سەرەتا ئێمە کە ئەگەر باسی خۆمان بکەین باسی باڵانەکان بکەین بەر لەوەی دەست بە هەر سایکلێک بکرێتن کۆمەڵێک فەحوساتی دەکەیت و دوای سایکلش کە پێی دەوترێت PCT کە زۆربەی خەڵک ناوەکان بە هەڵە دەخوێنێتەوە پێی دەوترێت خاوێنکردنەوە خاوێنکردنەوە بەڵکو ڕێخستنەوەی جەستەیە لە کۆمەڵێک ئەنزیماتە کۆمەڵێک هۆرمۆناتە ڕێژەکەی بەرز دەبێتەوە دادەبەزێ لە ڕێگەی کۆمەڵێک دەرمانی جاییەوە ئەنزیمەکان باڵانس دەکرێتەوە بەڵێ کاک محەممەد زۆر جار پاڵەوانەکان یاخود دیاریزانەکان بەر لەوەی پاڵەوانتێکیان هەبێ یاخود لە کاتی ڕاهێنانی خۆ ئامادەکردنیش تووشی ئەوە دەبن کە دەرزی بەکاردێنن ڕەنگە دەرزی ئەگەر بە ژیرانە بەکاری بێنێت چونکە ئەمەش دەگەڕێت و سەرەوەی چەند وەزارەتی تەندروستی ڕێگەیدایە داخل بکرێت کە هەبێ لە کوردستان بێگومان لە وڵاتانی دیکەشەیە ئەم دەرزیە دەبێ وەرزشوان پاڵەوانی لەرزوانی چۆن بەکاری بێنێت لە چ کاتێکدا تووشی زیان دەبێت سەرەتا مە دەبێت شتێک بزانین لە یاری لەرزوانی یاریەکە بەشداری ئۆلمپیاتەکان ناکە لەبەر مادەی و زەبەخشی تێدا بەکاردەهێنرێت بابەتی هۆرمۆناتیش بابەتێکی ئاشکرایە و شاراوەنیە کۆمەڵێک پاڵەوان کە دەستنە سەر ستەیج بێگومان هۆرمۆن بەکاردێنێ بەڵام هەموو هۆرمۆنێک هەموو بابەتێکی دەرزی کە باست کرد شێوازی خۆی هەیە بۆ نمە کەسێک کە نەخۆش دەکەوێتن دەچێتە لای دکتۆر دەڵێ ڕۆژانە 2000 ئەو دەرزیە بەکاربیانە بۆ منە ڕۆژانە 3000 ئەو حەبە دەخۆێت هەموو شتێک بە حیار و بە دۆزی خۆی بەکاردێنی واتە ڕۆژانە ئەوە نیە تۆ تەنها دەرزی لێ بدەیت ئەدرس دەرزی لێدانە کەشمان بە شێوازەکە کە دکتۆر دەبێت سەرپەرشتی بکە بەر لەوەی کە دەرزی بەکاربێنێ ئایا تۆ کێشەی جەستەیت نییە و لە دوای دەرزی بەکارهێنانە کۆمەڵێک فەحوساتی خۆ دەکەی بۆی بە کەمترین زیان لێ دەبچی هەر پاڵانە کە دەستە سەر ستەیج کۆمەڵێک بابەت بەکاردێنێ بەڵام کەمترین زیان بەربکەوتن لەبەرەوەی کە هۆرمۆن بەکاردەهێنی ئەو هۆرمۆنێک کە بەکاردێتن لەگەڵ جەستت لەگەڵ خوێنت لەگەڵ جەرگت تەفاعل دەکاتن و هەر پاڵەوانێک کە دروست دەبێتن زۆر شخصمان هەیە بەبێ هۆرمۆنیش بەبێ دەرزی لێدانی دەستێت سەر ستەیج و نەتیجەش دەهێنێت بەڵام وەکو لایەنە گشتێکە وەکو لایەنە عامەکە لایەنێکی ئاشکرا هەر پاڵانێک کە دەستە سەر ستەیج هۆرمۆن بەکارێتن بەڵام ئەو هۆرمۆنە دەبێت زۆر بە ژیرانە مامەڵی لەگەر بکەیت بەڕاستی کاپتن بابێنە سەر شێوازی دروستبوونی میتاپۆلیسمی جسمی منێکی ژن لەگەڵ تۆیەکی پیاو دوو پرسیار دروستە بێ لێرە یەک ئەڵێن ئەوانی کە بەژنیان بڵندە و بەرزە درەنگتر ماسوولکەکانیان دەرەکەی ئەوەی کە بەژنی کورتترە زووتر ماسوولکەی دەرەکەوێت لە خانمانە ئەڵێنەوەی خانمە درەنگتر ماسوولکەی دروستە بێ بۆ پیاو ناسانە ماشەڵایەوە بە 6 مانگێک سەر قۆڵپان دەرەکەوێت و ئێمە هەر بێ بەردەوام هەر خۆمان ماندووکەین ئەمە پەیوەندی هەیە بە مێتاپۆلیسمی جسممانەوە یان ئەمە پەیوەستە بە جۆری وەرزشکردنەکە و بەکارهێنانی ئەو جۆرە تاواکەرە خۆراکیانە بۆچی ئێمە درەنگتر ئێوە زووتر خۆی پرسیارەکە زۆر زۆرتوانە بەڵام لێرە ئەمە سێ شتمان هەیە شێوازی لەشی ئافرەت لەگەڵ پیاو لە سێ زۆر خۆی دەبینێتەوە کە پێی دەگوترێت ئیکتۆمۆرف ئیندۆمۆرف میزۆمۆرف ئەگەر بکەمە کورتێکی پەتی واتە شێوازی میتاپۆلیزمی لەشی ئیکتۆمۆرف بۆ نۆ کەسێک کە باست کرد کە درێژە میتاپۆلیزمی لەشی خێرایە هەر شتێک کە دەیخوا زوو دەیسووتێنیتن بۆ نەگەی سەیری یاریزانانی یاری باسکە بکەین یاخود کەسێکی ئیندۆمۆرفمان هەیە یاخود میزۆمۆرفمانە ئەوانە بەعکسی لەشی یەکەمە کە پێی دەگوترێت ئیکتۆمۆرف شێوازی خواردنی ئەو شخصانە لەگەڵ زۆری ئیشکردنیە لەگەڵ زۆری مادیبوونیە لە تەمریکردنەکە دەگۆڕێتن لە کاتی تەمریکردن لە کاتی خواردن لە کاتی ئیسراحەتکردن کۆی شتەکانیان لێک جیاوازە بەڵام ئەوەی کە باز دەکەیت کە پیاوێک یەکسەر لەشی دروست دەبێت وەکو ئافرەت نییە لە پیاودا شتێکمان هەیە کە پێی دەگوترێت هۆرمۆنی تستۆستێرۆن هۆرمۆنی تستۆستێرۆن لە پیاودا زیاترە لە ئافرەتیتی بەڵام ڕێژەی کەمە کە ئافرەت خۆی ئیسترۆزینی هەیە لە پیاوش ئیسترۆزین هەیە بەڵام ڕێژەکەی زۆر کەمە بەو شێوازەیە لەشی پیاو وا دەکاتن زیاتر دروستبی لە چاو ئافرەت لەبەر ئاسایە نە خۆت ماندوو ناکە تەنها ئەوەی گرنگە شێوازی لەشی خۆت بناسی کە شێوازی لەشی خۆت ناسی ئایا لە جەستێت تەمانەوە ڕاهێنەر دیاری دەکاتن ئیکتۆمۆرفی میزۆمۆرفی ئیندۆمۆرفی بەو شێوازەکە لەشەکەی خۆت ناسی و چ شت پێویستە بە ڕۆژانە چەند کەلۆری وەردەگری لەگەڵەوە چۆن جوڵە بە جەستەت دەکەی بە ئامانجەکە دەتەوێت باشە کاک محەممەد دەگوترێت یاری لەش جوانی یاری دەوڵەمەندەکانە ینی هەموو کەسێک ناتوانانی تێدا یاری بکە بێتە یاریزان زۆر جەمال پێویستت بە دەرزی دەبێت پێویستت بە پرۆتین دەبێت پێویستت بە خواردنی تایبەت دەبێت وە کۆی گوتت کە ماسیە گۆشتە مریشکە نازام هەموو بەغڕام و بۆ بابەتانە کەسێک
کە بیاوێ کەمترین خەرجی بکە بەڵام ببێتە یاریزانیش چۆن بیکە دەتوانێت بە وەرزشەکە قەرەبووی بکاتەوە بەڵێ ئەو قسەیە وەک دەڵێ خەڵک زۆر باسی دەکاتن بەڵام تۆ لە دەوڵەمەنەکانی ناگەر من باسی خۆم بکەم بەڕاستی من سەردەمانێک ساڵی 2010 کە دەستم بەو یاریە کرد بە زۆر شتی سەرەتایی خۆم توانیم خۆم دروست بکەم یعنی بۆ لێستاش لە کۆمەڵێک خەڵکانە دەڵم کە دانوێ دەست پێ کۆمەڵە دەڵێم مەسەلەن توانێت مادیمان نییە شتەکان زۆر ئاسانە تەنها گەر بیرکردنەوەی لێ بۆ نمونە ئێمە بە زالیا ما هەیە کە قوتوی ڕەنگە نەبتە ڕیکلام ڕەنگە بە 1500 بێ کە ڕێژێکی باش لە پرۆتین دەداتێ بۆ نمونە ماسی سەلەمۆنمان هەیە ماسی سەلەمۆنی ئەوەی کەدایتە ببورن ماسی تۆنە کە ڕێژێکی 25 گرام پرۆتین دەداتێت لە هەر قوتوێک کە ڕەنگە ژنەکەی 1000 بۆ 2000 بێتە بۆ نمونە ذەڕەمان هەیە کە پێی دەگوترێت پۆپکۆرن کە ڕێژێکی ساب لە کاربۆهیدرات و ڕێژێکی کەمی لە پرۆتین دەداتێت کە ئەویش نرخەکەی زۆر هەرزانە یعنی بۆ نەگەت بەس پرۆتینی سافی وەگریتن هێلکە ینی هەم کەسێک دەتوانانی وەریگریتن بەڵام شێوازی چۆنێتێک ئەگەر هێلکە لە ناو تاوەیەکت کرد و سوورت کردەوە ئەو بەهای خۆراکی خۆی لە دەست دەدا بەڵام ئەگەر کوڵاندت و یاخود برژاندت وەکو پانکێکی خواردەوە سوودەکەی زۆرە ئاسانە شتەکان بەڵام تۆ تەنها بی لەو کەوە من دەبێت پارێکی زۆر سەرف بکەم دەبێت ڕێژێکی باش لە پرۆتین و لە سینگ و گۆشت و لە ئەوام کرم شتەکە لەسەر خۆت قرس دەکەی شتی ئاسانتر هەیە دەتوانانی بگەیت جەستەیەک بەو مەرحەلەی کە خۆت دەتەوێتە وەکو شتانی کە باسم کرد کە نرخەکەیان ڕەنگە زۆر گونجاو بێ ڕەنگە هەر کەسێک کە بتوانێت بەکاری بێن و بشی کڕێتن لەگەڵەوە ژیاری بکاتن هیچ کێشەی نابێت کاتە ئەگەر کەسێک ئەوێت یاری لە ژوانی بکات وەکو ئێوەی ڕاهێنەر ئاماژەی پێکەن سێشت ئەبێ دوورکاتەوە لە خواردنەکانی شەکرە چاوریەکی با بڵێن ئەم چاوریە موشەبعەکان کە دروستراوەیە لەگەڵ ئاردە ئەم سێشتە وایە ئەیتر ئەوەی تر ئەفرین هەموو شتێکان خۆی خەڵک زۆر ئەو شتانە کە باست کرد ئەو شتانە نابێت تەرێک بکرێتن تەنها بەدیری بۆ دادەنرێتێت بۆ نمونە کە دەبێت چاوری تەرکی نابێت سەرتەکە بەرک و چاوری زیان بەخش تەرک دەکەی بەڵام بالمقابل چاوری سوود بەخش وەردەگری بۆ نمونە زەیتی زەیتونمان هەیە ئەڤۆگادۆمان هەیە بادەممان هەیە کە ئەوانە چاوری سوود بەخشن HDL-ی جەستەمان زۆر ڕێک دەکات و LDL-مان دەهێنێتە خوارەوە و کۆی خواردنەکانیت کەش بۆ نمونەمە شەکری تاخانەمان هەیە جووتخانەمان هەیە شەکری سپی ئەوە بەگشتی باش نییە بەڵام جەستە پێویستی بە شەکری تاخانە بۆ ئێمە درێمان هەیە قەسبمان هەیە مۆزمان هەیە شەکر کە لەوانە وەردەگیری زۆر ئاساییە بەڵام بەو شێوازی چۆن وەری دەگری دەچ کاتێک چی وەری دەگری بەڕاست کاک محەممەد بەر لەوەی پاڵەوانیەکان دەست پێ بکە زۆر جار یاریزانەکان دەبینین تەنشیف دەکەن هەرزگت پێیان دەشتێ یعنی بەشێکان بینیمە بەسمان لە خۆ بچن ینی زۆر هەست بە بێهێزی دەکەن بەڕاستی ئەمە کاریگەری خراپی نابێ پاشان لەسەر جستە یاریزانەکە پێویستە لەگەڵ دکتۆر ڕاوێژ بکە لەو کاتانێک کە تەنشیفە بەڵێ بێگومان هەرکەس یاریزانێک کە تەنشیف دەکات بە لە تەنشیفەکە سەردانی وەکو خۆمان سەردانی دکتۆر دەکەین کۆمەڵێک پشکنین هەیە دەکەین و ئەو حاڵەتی کە باسی دەکەی لەو کاتە ڕوودەدا کە ڕێژەی کاربۆهیدرات بە تەواوی کەم دەکاتەوە ڕۆژی پێش پاڵەوانێتی ڕەنگە بکاتەوە حاڵەتێکە ئەگەر جستەی تەڕبێتن ئاو ڕادەگرێتن بۆ ئەوەی بە جوانترین شێوە بە وشکترین شێوە دەستەی خۆی نمایش بکە لە پاڵەوانێتێکە و بە هەمان شێوە دوای پاڵەوانێتێکە کۆمەڵێک بابەتتر هەیە بەکاری دێنێ بۆی جستەی خۆی ڕێک بکاتەوە و کێشەی نابێتن باسی چوری کرد هاکار هەر لە ناو تەواوکەرە خۆراکیەکان پێم وا بەوەی کە بەکاریهێنێ ڕێژەی چۆری بۆ کەمەکاتەوە لەگەڵەوەشە وایە فات بێرنەرەکانمان هەیە ئەمە کۆمەڵێک بابەت هەیە فات بێرنەرە هەشمانە تەحویل الدهون للطاقة واتە چەوری لەشی خۆدۆک و وزە لە ناو تەمرین بەکاری دێنێتن ئەوە پەیوەندی بە پرۆتینەوە نیە پرۆتین شتێکی جیاوازە کاربۆهیدرات شتێکی جیاوازە فات بێرنەرەکانش ئەوانەی کە چەوری شتێنن کۆمەڵێک لە جیاکان دروست دەکرێتن بەڕاستی لە مەسەل بۆ لە گەڵای نعناع لە چای سەوزە کراوەتە کەپسولێک یاخود کراوەتە پاودەرێک وەردەگیری بە مەبەستی ئەوەی چەوری لەشی کەم کاتەوە بەڵام هەموو ئەو تاوکەرە خۆراکیانە ریزەڵتە چ تەواو نادێت ئەگەر تۆ بەرنامەی خۆراکی ڕێکت نەبێت کە ئەوە زۆر گرینگە بۆ نمونە کۆمەڵێک شخصمان هەیە دەڵێ من ئەوە بەکاردێنم ئەوە بەکاردێنم بەڵام لەو لاوە دەچێت شەو پاچە دەخوا لەو لاوە دەچێت ئیدی خواردنێک دەخوا کە ڕێژەی کەلۆری چەوری یەکجار بەرزە لەو کاتە ناهاوسەنجی لە دەست دروست دەکات بینە سەر برنج زۆر گوناحن ئێوە برنج زۆر کەمە خۆن خۆی برنج لەلای دەخۆن بەڵام برنجێکی ماندوو دەخۆن برنجەکە هیلاک بۆ هەر بە پێوە ناتوانم بۆسە لارە بێتەوە هیلاکە نەڕۆنی تای وایە یان بەکارهێنانی برنج دروستە یان هەر نابێ بەکار بهێنرێت چکە ئێمە خەڵکێکی با بڵین ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەوەی کە پشتمان پێبستوە لەسەر سفرەکانمان برنجە ئەو دایکەی کە کوڕەکەی لە جوانیەکە یان ئەو خانووی کە مێردەکەی لە جوانەکە بۆ بەفلیم ئەڵێ نازام چی بکەم لە خواردنەکان هەمووی برنجێ و برنج ناخوا بەڵێ
شتێکەیە ئەمە دوشتی جیاوازە ئێمە برنج با بڵێن خەڵک بەگشتی ئەگەر لە یاری لە جوانی جای پێێنەوە خەڵک بەگشتی برنج بۆ تام دەخوا ئێمە بۆ تام نایخۆن بۆ سوود دەیخۆین برنج ڕێژەی تەواو لە کاربوهیدرات دەداتێت لەگەر ڕێژەی کەم لە پرۆتین دەداتێت کە بۆ جستە زۆر گرنگە بەڵام شێوازی لێنانەکەی گرنگە ئەگەر کوردواری خۆمان بدر کاکەەوە نەتامی هەیە نە چەورە ئەوە بۆ جستە خراپە بەڵام ئەگەر وەکو ئێمە یاخود بۆن لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بنمنەوەگری مالیزیایە سینە ئەوانە هەموو دەبینی پیاوێک دەبینی تەمەنی ڕەنگە 50-60 ساڵ بی وەکو گەنجێک دیارە هەمومان لە فلیمەکان بینیمانە کاسێکی برنجە لەگەڵ دوودار لەگەر گەڵایکی نەحناحی لەسەر ئەوان ئیشان بە تامەکە نییە ئیشان بە سوودی برنجەکەیە برنج سەرچاوێکی گرنگی کاربوهیدراتیە بۆ جستە کە پێویستە ضروریشە بەڵام شێوازی لێنانەکەی زۆر گرنگە ئەگەر تۆ تەنها کوڵاندت و ڕێژەی تەواو لە کاربوهیدراتە بەڵام ئەگەر ڕوونت تێکەڵ کردو خۆیەکی زۆر لەگەڵ تێکرد کۆمەڵێک بابەت لێکرد کرد بەهای خۆراکەکەی خۆی لەدەست دەدا ئەو کاتە ئیسیفادەیەکی وا لە برنج ناکێ بەڕاستی باشە کاک محەممەد زۆر جار کەسێک کە دەچێتە هۆڵە وەرزشەکان وەرزش دەکا ڕەنگە بەتایبەت کە سەرەتایە ئەو هێز و توانایی نەبێ وەکو کەسێک کە چەند مانگێکە لە هۆڵەکان یاری دەکات بۆیە زۆر جار ڕێنمایی دەکرێت یاخود ئامۆژگاری دەکرێت لەلایەن هاوڕێکی کە دەمێکە لە هۆڵە وەرزشەکانە دەڵێ من دنکێک حەبی ئینێرژیت پێ دەدەم ئەو حەبەت جا لە ژێر هەر ناوێکە وا دەکا هەست بماندوو بوون نەکەی نیو کات ژمێر ڕا بکەی ئاسم بکەی هەموو ئەو بابەتانە بکەی بەڵام ئەگەر کەسەکە نەیتوانی ئەو ئینێرژیە بە تەواوی خەرج بکاتەوە ئەمە تووشی گرفت نابێت ئەو حاڵەتی بەڕێز باسی دەکەی تەنها گرنگ شەد نییە لە حەب بەکاری بێنە مەسە بڵێ بۆ نمە کۆمەڵێک شتما هەیە کە توانای جستەی بەرز دەکاتەوە توانای جستەی بەرز دەکاتەوە چۆن تەوژمی خۆی لە دەستت بەرز دەکاتەوە کە تەوژمی خۆی لە دەستت بەرز بووە پاڵفتەی خین زیاتر بۆ لەش دەڕە بۆ ئەو ماسوول کە تۆ زیاتر یاری پێ دەکەی بۆ شتانێکەوە دەکاتن ئەو حاڵەتە ڕووبدا شەرنیە تەنها کەپسولێک بێ بۆن ئێمە قاوەمان هەیە کە ڕێژێکی باش لە کەفاین وزت پێ دەبەخشی بۆ نمونە مۆزمان هەیە دەتوانانی پێش یاری بە چل خولک بە سەحاتێک یاخود خورمامان هەیە ئەوانە دەتوان توانای جستەیت بەرز بە بەرهەمی سروشتی بەڵێ توانای جستەیت بەرز بکات و دەتوانی تەمرین خۆش بکرێت و هیچ کێشەی گرنگ ئاساییشە و کێشە دروست ناکات ئەگەر لە دوای یاریش توانای ببینی هەر زۆر ئاساییە زۆر ئاسایی و کێشەی بۆ دروست ناکات باش کاپتن بەدەست هێنانی ئەو تەواوکەرە خۆراکیانە دروستترین شوێن کوێکە بەدەستی بێنین لە دەرمانخانەکان بیان کڕین یاخود نا شوێنێکی تایبەت هەیە کەسێکە بێ بە وەکیلی و لە وڵاتێکی هێنێ و ئەیفرۆشێت کامیان دروستترینە یاخود لە کوردستانەوە ڕێکخراوەتەوە لە هۆڵەکانی هەیە بە خۆشحالی و بە دەستخۆشیەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەت تەندروستیەوە لە ڕێگەی کوالیتی کۆنتترۆلەوە هەموو ئەو کەسانی و هەموو ئەو بازرگانانەی کە تاواکەرە خۆراکچەکان دەهێن لە کوردستان لە ڕێگەی کوالیتی کۆنتترۆل تێپەردەبن و هەموو کوالیتیان بەرزە و ستیکەری حکوومەتی هەرێمی کوردستانی وەزارەت تەندروستی پێوەیە چ لە دەرماخانەکان چ لە ئوستۆریانێک کە پرۆتین لێدا دەفرۆشێ شوێنەکان ئاشکران نانان زۆر ئاسایی و هەمووی لە ڕێگەی کوالیتی کۆنتترۆل و بەدەستخۆشیەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە لەو ساڵانە ئەو بابەتیان ڕێخستەوە لە ڕێگای قایمقامێتەکانەوە هۆڵەوەشتەکان بەسەر دەکرانەوە هەر مادەیەکی قەدەغە کراو کە هەربایە ئیزراعاتیان لەگەڵ دەکرێت و ئەو شوێنانێک کە ئێستا لە ستۆری پرۆتیناتەکان هەیە و پرۆتین لێ دەفرۆشێ هەمووی کوالیتی و کێشەیان نییە هەموو خەڵکی دەتوانێت بەکاری بێنێ و بە دڵنیاییشەوە باشە باسمان لە سوودەکان کرد زۆر بەڵام هەڵە باوەکانی چین زۆر جار کە پاڵەوانێک یاریزانێک تووشی دەبێت لە تاواکەرە خۆراکیەکان بەڵێ تاواکەری خۆراکی ئەگەر ئیسیفزاز بەدەستەی خۆت بکەی و ڕێژەی زۆر مەسەن بۆ نمونە کەسێک کە مانگی کە دوو مانگە هاتووە زەختێک داوێتە لۆدێک داوێتە سەر جەستی خۆی تەنها بۆی بکاتە بە ئەو جەستەی کە دەوێت ئەوە هەڵەیە هەموو خۆراکێک ئەگەر بۆ نمونەگەر باسی سێوی بکەم کە تۆ سێوێکی سەوز بخۆی ئیسیفادەی 100% دەداتێ بەڵام ئەگەر کردتە سێ سێو بۆ 4 سێو بۆ 5 سێو ئیسیفادەکەی و کاتە دەکاتە 150 بۆ 6 هەر خواردنێک کە پێویستە یاری لە جوانی ڕێیەکی لە سەبریە بەڕاستی دەبێت تەحملێک هەبێ سەبرێکت هەبێ بە ئاسانی دەگەی بەو شتێک کە دەتەوێت بەڵام دەبێت سەبر و تەحملیت هەبێ و ئەو خواردنانێک کە دەشخۆی پێویستە لەگەڵ لەشی خۆت گونجاو بێ و لەگەڵ ڕێژەی جەستەی خۆشت گونجاو بێ ینی سۆبانی بوورە قسە دەکە هەڵا زەقەکە ئەوەیە کە زیاد لە پێویستە لە ڕێژەی خۆی بەکاربێنێ هەم ئەگەر ڕێژێکی زۆر بەکاربێن و هەم ئەگەر ڕێژێکی کەمیش بەکاربێنێ بۆ ئەو کەسە دەڵێ من ڕۆژانە وڵا یەک تەنها یەک زەمم هەیە لەگەڵ من خەوەکەشم باش نییە بەڵام ڕاضەش دەکەم ناگەم بۆ شتێککە دەمێ لەبەروی هەردووشتی ناهاوسەنگە هەم لە خۆراکەکەی کەکەمە یاخود ئەگەر زیاد بەکاربێنێ ئەگەر ئەو خۆراکی کە بۆ جستەی پێویستە ڕێژەکەی زۆر بەرز کردەوە خواردی ڕیخۆڵەباریکە تەنها ئەو ڕێژە وەردەگرێتن کە جستە پێویستێتی ئەوەی ترکە دەمێتەوە لە ڕێگەی پاشەڕۆ فڕێداتۆ واتە سوودێکی بەو شێوەیە نبینی کە جستەی پێویستی پێێتی
کاپتن دەرفەتەکە لێرەی تەنیا بەس باسی تاواکەرە خۆراکیەکان نەکەین باسی هەنە بابەتیش بکەین کە پرسیارە لە لای کۆمەڵک لە هاوڵاتیان ئەوی شەوەیە کە سیرەکەی کوڕێکی گەنجت هەیە 17 ساڵان نەگەیشتۆتە 18 لە 16 حەزەکە بچێتە هۆڵی لە ژوانی بەڵام 20مان ئاڵێن باش نییە لەو تەمەنەکە تەمەنی گەشەکردنێتی فشاری بۆ پێتە سەر دروستە ئەمە یاخودنە ئاسایی ئەگەر لە 16 ساڵانەوە حەسکات بێتە هۆڵەکانی لە ژوانی و ببێتە لە ژوانێک چ کچ چ کوڕ بێگومان ئاساییە تەمەنێکی دیاری کراونیە بڵێن ڕێک دەبێت 16 بۆ 15 ساڵ بێ بۆ نمونە کەسێکمان هەیە تەمەنی بچووکە ڕەنگە 12-13 ساڵان بێ بەڵام زۆر قەڵەوە ئیدی چپس و کۆمەڵێک بابەت و کۆمەڵی خۆراکی خواردووە ڕێژەی جستەی زۆر قەڵەوی کردو دەتوانێت وەرش بکە بەڵام وەرشی لە جوانی ناکە کۆمەڵێک وەرشتەکە کە جستەی پێویستی جستەی ڕێک بکات من باسی لە جوانیە بۆ کەسێک لە جوانی بکاتن بۆ 15 بۆ 16 ساڵ دەتوانێت تەمرین بکە هیچ کێشەنێک بەڵام تەمرینێک ناکە کە تەمرینەکان قورس بێ بۆ جستەی تەدریزی بۆ نمونە لە هۆڵەکانی وەرش هەر کەسێک کە دێتن سەرەتا کە ناوی دەنووسێتن چێکی جستەی دەکرێت بۆ ماوەی هەفتەیەک تێستی جستەی پێ دەکەین با بڵێ وەکو تعارفکردنێک لەگەڵ جیهازەکان لۆدێکی ناخەیە سەر دواتر جستەی چی پێویستە بەو شێوازە کۆرسی دەدرێتێ تەمەنی بچووکە لەگەڵ تەمەنەکەی تۆ معاملە دەکەی لەگەڵی تەحاملە ئەو شتانە دەکەی کە پێویستە بۆ جستەی بۆ نمونە کەسێک کە یاری لە جوانی بۆدی بڵدینگ دەکاتن جستەی ماسوولکەیە ئەو کەسە حەز دەکاتنەوەکو ئەو پاڵەوانە بێ بەڵام تەمەنی بچووکە بەپێی تەمەن بچووچەکەی تۆ یاری پێ دەدەی هەم لە سێتەکان هەم لە تیکرارەکان و بە هەمان شێوە خۆراکەکەش چکە جیاوازە لەگەڵ ئەو کێشەنی و ئاساییشە لە ئەو تەمەنەکە دەست بە یاری لە جوانی بکات زۆر باشە کاتێک کە پاڵەوانێکی لە جوانی یان ڕاهێنەرێکی لە جوانی دەبینی بە دەرفەتی دەزانی پرسیاری قەڵەوەکانی لێ بکەین ئەو کەسانێک کە قەڵەوەن پرسیارەکەش دەمەوێت بکەم بەو شێوازەیە ئایا وەرزشکردن یاخود ڕێجیمکردن کامیان بە خێراتر دەتوانێت کێشت دابەزێنێ و کامیان باشترە بێگومان هەردووچان تەواوکەری یەکترن بە ئەو کەسێک کە قەڵەوە دەوێت جستەی ڕێک بکاتەوە لەشی دابەزێنێت بەڕاستی پێویستە بەرنامەی خۆراکی خۆی ڕێک بێخێتن و لەگەڵەوەش وەرشێکی چڕ بکاتن وەرشێک کە چڕ بکاتن وسول لە وەرشەکەش ببینێتن بەڵام کۆی هەموو ئەوانە پێویستە سەرەتا چ باسی قەڵە بکەین چ باسی لە جوان بکەین چ باسی کەسی ئاسایی بکەین خاڵی جەوهەری و خاڵی کە پێی دەوترێت گۆڵدن تایم پێویستە خەوی ڕێک بکاتن بەڕاستی کە خەوت ڕێک کرد شتەکانی کە وەکو خۆی لەسەر ڕێچکەی خۆی دەڕواتن کەسێک کە قەڵەوە دەڵێ من ڕۆژانە تەنها یەک ژەم دەخۆم و زۆریش خۆم ماندوو دەکەم بەڵام لەشم دانابەزێ ئەگەر لێپێچینەوەی لێ بکە یاخود قسەی لەگەڵ بکەیت دەڵام 4 و 5 بەیانی دەخەوم کە بەو شێوازە جەستە ماندوو دەکرێتن جەستە لە حاڵەتی ڕیلاکشن دانیە جگەر و پەنکریاس کاری خۆی بە باشی ناکاتن ئەگەر ڕۆژانە یەک زەمیز بخوا ئیستیفادەی نیە بەڕاستی بەڵێ یەک پرسیار بە خێرایی تا لێرەی کۆنتڕۆڵ ئەگەر ئیزنمان بن دەرفەتە ئەگەر بمانەوێت باسی ئەوە بکەین کە ئەوانی کاتنە هۆڵی لە جوانیەکی بۆ نمونم یەکێکی وەکو من 6 مانگە چێت 4 مانگ ناچێت 4 مانگە چێت 6 مانگ ناچێت هەر جارێک کە ئەچی لە تاو ئەو ئازارەی کە تەشەنوو دەبێتەوە کاتۆی بڕۆی هەفتەی یەکەم بیر لە ئازارەکەیەکەیت و چی بکەین کە ئەو تەشەنوچکردنەکەم بکەینەوە ئەو حاڵەتێکی تەندروستە حاڵەتێکی تەندروستە کە ڕوودەداتن لەبەرەوەی کۆمەڵێک خانە لە لەشی تۆ دروست دەبێتن ئەو ماسوولکانێک کە کاریان نەکردووە سترێچینگ دەکەن و لێک ڕاتشون خۆیان بۆ دەچێتن بۆ ئەو حاڵەتە ڕوودەداتن حاڵەتێکی تەندروستە بەڵام دەکرێت لە ڕێگەی بەکارهێنانی ساونە ئەو حاڵەتە کەم بکرێتەوە بەڵام وەکو شێوە گشتەکەی تەنها ڕۆژێک بوو ڕۆژ ڕەنگە بڕوا بۆ 3 ڕۆژ ئەو حاڵەتەکە ڕوودەداتن ئەوەی گرینگە تۆ ئیستیمراری لەسەر وەرشەکە بکەیت وەک باسم کرد لە سەرەتا شەرنیە تەنها یاری لەر جوانی بین گرنگ ئەوەیە تۆ ڕۆژانە وەرزش بکەیت دەستەیەکی تەندروستت هەبێ و دوور دەبیت لە نەخۆشی دوور دەبیت لە کۆمەڵێک بابەت حەلەکە ینی هەرە بێ بچی بە بەرداوام زای شتێک هەیە بێگومان گرینگە هەموو کەسێک بەڵێ ئیدامەدان شتێک هەیە کە خەڵک پێویستە لەسەری بڕوا ئەویش ئەوەیە ئەلیستیمرار و شڕ النەجاح نهێنی سەرکەوتن لەوەیە کە تۆ بەردامی پێ بدەیت پاڵوان و ڕاهێنەر لە جوانی زۆر سپاس بیانی لەگەڵ ڕێنماییەکان زۆر باش و بەسوود لە خزمەتتان خۆش بێت کاپتن بەخێر هاتی دووبارە بچین کەشوهەوا ببین پێکەوە بزانین کوردستانی گەورە کەشوهاوەکەم بارین هەبوو لە باکووریش زۆر بارین هەبوو بزانین بەگشتی کەشوهاو پلەکانی گەرما چۆنە
ئەم بابەتەش بابەتێک پەیوەندی بە تەندروستی هەیە کە نەخۆشیەکانی دڵ بە هۆکاری سەرەکی گیان لە دەستدان دەزان لە جیهاندا واوەستانی لە ناکاوی لێدانی دڵ یەکێکە لە مەترسیە گەورەکان. بەڵێ جا ژمارەیەک توێژەر لە زانکۆیەکی لەندەن هەستاون بە دروستکردنی نێلگەیەک کە پێشبینی دەکرێت کە بۆ جەڵتە وەستانی دڵ ئەمە پێشبینیەکەکات پێشەکە ئەو حاڵەتە ڕوو بدات. ئەم ئێلەگانە دەبێت شتێکی تایبەت بێ. ئێلەگێکی ئالۆز و پێشکەوتووە کە ئەگەری هەیە ژیانی میلیۆنان کەس ڕزگار بکات. ئێلەگەکە لەلایەن توێژەرانی زانکۆی لەندەنەوە دروستکراوە و مەترسی ڕوودانی جەڵتەی دڵ ئاشکرا دەکات. تا ئێستاش بە سەرکەوتوویی لەسەر 800 کەس تاقی کراوەتەوە. نەخۆش ددەما بهینڤەدانێدا هانجی وەرزشێدا 5 دقەیان هلمەتێ لەخوا دەکە 256 سانسور بە هلمەتێڤە تێنەگرێدان و گەلک ئاگاهداری بەرهەف دەکەن. نەخۆشییا دل سێ ئالی تێچێکردن پرزگرێکên dil yên herî trajîk ji ber têkçûna jinîşkave çêdibin. Car caran ew di mirovên bi nexweşiya dil de çêdibe. Lê ew dikare di nav mirovên bi dilê normal jî çêbibe. Bi vê teknolojiyê em datayên elektrîkê berhev dikin û nexweşiyê didin. Ku li gorî teknolojiyên din lêkçûn kême. یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەو ئێلەگا دووبارە بەکارهێنانێتی دەتوانرێت پاک بکرێتەوە و بۆ نەخۆشی دیکە بەکار بهێنرێت. یەکێک لەو نەخۆشخانەی بەشداری لە تاقیکردنەوەکانی ئەو ئێلەگە کردووە دەڵێت پرۆسەی پشکنینەکە بێزارکرد نییە. هەز دەکەی پاڵکەوتووی و هەستەوەر لەسەر جەستەتە. هەروە هەست بە فشاری ئێلەگەکە دەکەیت و بێزارکرد نییە. هیچ جیاوازیەکی نییە لەگەڵەوەی چاکەتێکی گەورەت لەبەر کردبێت. بە گوێرەی ڕێکخراوی تەندروستی جیهانی نەخۆشیەکانی دڵ هۆکاری سەرەکی گیان لەدەستدان و ساڵانە نزیکەی 18 میلیۆن کەس بەهۆی ئەم نەخۆشیانەوە گیان لەدەست دەدەن. ئێستا ئێلەگەکە بۆ نەخشە سازکردنی چەندین دڵی توشبوو بە نەخۆشی جۆراوجۆری وەک هەڵاوسانی ماسوولکە و دیوارەکانی دڵ بەکاردێت. زانکۆی لەندەن لە هەوڵدایە بەرهەمهێنانی ئێلەگەکە فراوانتر بکات. هەکار هاتیینە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانە زۆر هەڵمانداکە لە ڕووی تەندروستیەوە بۆ کەسانی کە وەرزشی لە ژوانیەکەن کاتێکی زۆر باش بدەین بە میوانەکەمان بۆی کە ڕێنمایی زیاترتان پێ بدات. من کە خۆم سوودم زۆر وەرگرت. هیوادارم کە بینەرانیش سوودیان وەگرت پێ سپاس بۆ ئێوە کە تاوە کوێستا بینەری بیانی 24 بە هیوام ڕۆژێکی باش و خۆشتان نەبێت. خاتانەکە.